یەکەم فستیڤاڵی سروشتە لە قەزای پێنجوێن. فستیڤاڵەکە بۆ زیاتر خستنەڕوویەشی دەستە و بازنەی پێنجوێنی خوشکانی کۆمەڵی دادگەری سەرپەرشتی دەکات. ئەمانەوێت دەستی ئافرەتانیش لە ڕاستیان نادیدە نەگرین و یەکێکە لەو شتە باشانەی کە ئێمە زۆر بە باشی ئەزانین بۆ ئەوەی کە ئافرەتان تایە بەشدار بن. گرنگیەکی تری ئەوەیە کە لە حەقیقەتە کاتەکەی کاتێکە بۆ ئەوەی کە پێنجوێن وەرزێکە لەم کاتا ئەتوانین بڵێن خەڵکێک هەر وەکو سەیرانکردن بۆی دێت و خۆشیێکی تیا ئەبینێ. فستیڤاڵەکە نزیکەی 50 کۆشک لەخۆ دەگرێت و ئیشی دەست و خواردن و شیرینی و بابەتی کەلتوری تێدایە و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت. لە سەدادەی قازانجی دوکانەکانی ناو فستیڤاڵەکە بۆ مناڵانی بێباوک دەبێت. ئەمەشمان لە فستیڤاڵەکە یەکەم شت دەرخستنی توانە و لایەتوویەکانی خانمانی شارەکەمانە و ڕەخساندنی هەلی کارە بۆیان تا بتوانن ئەو بەرهەمانەی کە هەیەە و ئیشی دەستی خۆیانە لەناو فستیڤاڵێکی لەم شێوە ساخی بکەنەوە. فستیڤاڵەکە پێک هاتووە لە 50 دوکان کە زۆربەی فرۆشیارەکانی خانمن و بەشێکی داهاتی فستیڤاڵەکە کە لە سەدادەیەتی بەکارهێنرێت بۆ خزمەتکردنی مناڵی بەباوک لە پرۆژەی سۆمای چاوانە. ئێمە لێرە لە فستیڤاڵەکە بەشێکی زۆری کەپڕەکان بۆ کەسانی کە لێرە ئامادە بوون بێ بەرامبەر بۆمان دابین کردوون. لە ڕاستیە ئەم جۆرە فستیڤاڵانە هەم دەرفەتی کارە بۆ ئەو کەسانی کە هێن لێرە فستیڤاڵەکە کەلوپەل و کاڵای خۆیان و شەدەستیەکانیان عەرض دەکەن و هەم جۆرێک لێک نزیک بوونەوەی فەرهەنگەکانە کە مەسەن خەڵکی پێنجوێن شارە زوور هەورامان هەڵەبجە لێرە یەکترە ناسن و ئەو کار و پیشەی هەیەە ئیسیفادە بەیەکە گەیەنن و سوود لە ئەزمونیەکە بینن. بەشداربووان و خاوەن پیشەکانی فستیڤاڵەکە دەڵێن لە ڕێگەی ئەو فستیڤاڵانەوە دەتوانن توانە و دەزڕەنگینی خۆیان نیشان بدەن و لە ڕووی یابووریەوە قازانجێک بەدەست بهێنن. ئەم فستیڤاڵێکی جوان و ڕێکخراوەکە لە شاری پێنجوێن ساڵانە ئەکرێ پێم وە بێمە دووەم ساڵە ئەکرێتەوە. ئیترێمەش حەزمان کرد بەشدار بین. ئێمە بە چۆرەک بەشداریمان کردووە. ئەمەیان کولیچەیە، ئەمەشیانانە برنجیە، ئەمەشیان یاپراقی گەڵامی و بە چاش. حەزمان کرم ڕۆ بەشدار بین کە بەشێکی داهاتەکەی بۆ مناڵانی بێسەرپەرشتە. ئەم فستیڤاڵانە یعنی بۆ خانمانی دەزڕەنگین زۆر پێویستە قە ساڵانە 3-4 جار بکرێتەوە ئافرەتی وامانەیە دەزڕەنگینە یعنی ئیشەکە ئەتوانە بیکار نازانێ یعنی پەنابەرێتە کوێ بەزەم فستیڤاڵانە ئەگە هەلێک کار هەڕەقسێ بۆیان بتوانن دابینیکەنەوە زۆر شتێکی باشە. لە چوارچێوەی خوشکان و قوتابیانە و ئێمە شۆک و برایان کە هاوکاریانین سوپاس بەخوای گەورە بەم فستیڤاڵە شکۆدارە هەساوین و وەشتێکی زۆر نەوعی جوانە داواکەن خۆی پەروەردگار هاوکارمان بێت و توانامان بداتێ خزمەتی زیاتر بکەین و هەروەها بە تایبەتی بۆ پێنجوێنیەکان و بۆ چوادەوری پێنجوێنیش ببین بە خزمەتکارێکی باش بۆیان. بڕێرە ساڵانی ئایندا فستیڤاڵی سروشت لە شاری پێنجوێن بەردەوام بێت. بۆم ساڵیش هەرێک لە ڕێکخراوی قوتابیان و تەندروستکارانی کۆمەڵ هاوکاری سەرەکی بەڕێوەبردننی فستیڤاڵەکە بوون. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.